سڵاوتان لە بێوم کاتتان باش ئازیزانم ڕەنگینم خۆشحاڵم لا بەسەرکردنەوەی خانمێکی سەرکەوتوی دیکە دووبارە هاتمەوە خزمەتتان. ئەمڕۆ ئاوێزانی دەنگێکی مینی دیاری نێو شعری کوردی دەبین، دەنگێکی دارماڵ لە جوانی لەگەڵ خانمێک کە بەردەوام بۆ دەربڕینی هەستەکانی وشەی نوێ و دانسقەی ئەدەبی بەکارهێناوە، دەنگ و ڕنگ و کەساتێکی تەواو دژەباوە. لەوانەیە زۆرێکتان بە بیستنی ئەم ناوە بزانن و بیناسنەوەکەوە مەبەستم چێیە. بەدر لەمانە جیا لەمانە یەکەم پەیامنێری ژن بۆ لەبەرەکانی جەنگ لە ساڵی 90ەکان لە بواری ڕۆژنامەگەری کوردیدا و یەکەم گۆشەنووسی ڕۆژنامەیەکی ڕۆژانە و یەکەم بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەیەکی سیاسیشە. جیا لەمانەشی تێکە لە دامەزرێنەرانی ئەنجومەنی ڕۆژنامە نووسانی کوردستان ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵمان ئامادەی و گفتوگۆیی کراوی لەگەڵ ئەنجام دەدەین. پرسیاری ئەواکەینکەوە چۆن لە قۆناغەکانی تەمەنی توانیوەتی ئاوها بە سەرکەوتوانە دەرکەوێت. ئەویش نووسەر و شاعری زۆر بەتوانە کەژاڵ ئەحمەدە. سڵاو لێ بێم کاتت باش خاتە کەژاڵ. سپاس بۆ میوانداریە خۆشحاڵت کردین. دیارە منیش خۆشحاڵم. سڵاو بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک بۆ هەموو بینەرەکانتان. اینجا ماشەڵڵا بەم جلە کوردیانەشەوە زۆر زۆر جوان دەرکەوتویت. زۆر سپاس لە جوانی خۆتان. هەمیشە ئەوە بە جوانی بمێنیتەوە. خات و کەژاڵ بڵین پێشەوەی دەستکەین بە گفتوگۆکان ئەمە یاسای پرۆگرامەکەمان وایەکەوە هەر میوانەکە بێتە میوانی پرۆگرامەکەم سیڤێک لەسەر ژیانی ئاماداکەین بۆ سیڤێکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە و با پێکەوە بینەری بین دواتر ئەگەڕێینەوە دەست با گفتوگۆکان دەکەین. کەژاڵ ئەحمەد لە ڕێکەوتی 37 ساڵی 1967 لە گەڕێکی تەپەی مەلە عەبدوڵڵای شاری کەرکووک لەدایک بووە. پەیمانگەی تەندروستی باڵا و کۆلێژی ڕاگەیاندنی خوێندووە. لە ساڵی 1986ەوە تێکەڵ بە دنیای نووسین بووە. لە ساڵی 1992 تا 2008 لە زۆربەی بوارەکانی میدیای کوردیدا کاری کردووە با ڕادیۆ و ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزیۆنەوە. لە سەرەتای ڕاپەڕیندا بەرنامەی شەهیدانی لە ڕادیۆی سلێمانی پێشکەش کردووە. لە ساڵی 1992 تا ساڵی 1993 لە ڕۆژنامەی ئاڵای ئازادی نووسەر و پەیامنێر بووە. دواتر چووەتە ڕۆژنامەی کوردستانی نوێ و بۆ ماوەی 14 ساڵ لەوێ کاری کردووە. لە ساڵی 2001 تا 2008 لە کەناڵی ئاسمانی کورتسات بەرنامەکانی هەر ژنێک و لە هەر باخی ژنێک و دژەباوی ئامادە و پێشکەش کردووە. ئەندامی یەکێتی نووسەرانی کورد و سندیکە ڕۆژنامەنووسانی کوردستان و ئەندامی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتیە. لە ئێستادا ئەندامی دەستەی بەڕێوەبردننی یەکێتی نووسەرانی کورد لقی سلێمانیە. خاوەنی زیاتر لە 8 کتێبە. شیعرەکانی وەرگێڕدراون بۆ سەر زمانەکانی عەرەبی، فارسی، تورکی، ئینگلیزی، ئەمریکی و بەریتانی، نەرویجی، سویدی، دانیمارکی، فەڕەنسی، پورتوگالی، ئەلبانی، هیندی، تامیلی، ئەندەنووسی، کریواتی و ئیسپانی و ئەڵمانی و ئامازیغی. هەروەها شیعرەکانی خراونەتە سەر شێوەزاری کرمانجی باکوور. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستانم گەڕێنەوە لاتان بۆی دەستکەین با گفتوگۆکانمان لەگەڵ خات و کەژاڵ ئەحمەد. دووبارە سڵاو لێبێ خات و کەژاڵ. ئەنجا پێشەوەی دەستکەین بە پرسیارەکان پرسیارت ئاراستە بکەم پێم خۆشە بە شعرێکی تۆ دەست پێ بکەم کە بە ناوی جیابوونەوە لە زەوی کە تەقیمەوە وەک هێڵی ئیسیوا پرچم بوو بە پشتێنی کەمەری زەوی بۆ بەستەڵەکی خواروش خۆم کردە جووتێ گۆرەوی لە داوی ڕۆحم بۆ بەستەڵەکی ژوور و کڵاو و جامانم چنی خاک لێم بێزار بوو ویستی دام ماڵێ وەکو پاڵتۆی کۆن خۆم بە ڕەحمەتی ڕیشتە هەڵواسی لە تۆپی زەمین بەرد دامەوە باوەشی گردوون هەر لە ئاسمانە بووم بە ئەستێرا ئێستا مەدار و عاشقی خۆم هەیە و لە زەویش زیاتر خەڵکم تیاژی. دەستخۆش سپاس بۆ ئەم شیعرە. سپاس بۆ خوێندنەوەکەی. هەمشاوە خامەت جوان بێت، خامەت ڕەنگین بێت. پێم خۆش بۆەوە سەرنجی منی ڕاکێشاکەوە بە شعرێکی تۆ دەست پێ بکەم. باسێکی بەگشتی ئەم شعرەمان بۆ بکە و لە هەمان کاتیشا سەرەتا بڵین هەستی شاعیر بوونت ئەم ڕۆحیەتە چۆنەوە دەرکەوت؟ ئەوەی کێکە لە شعرەکانی سەرەتا لە سەرەتاکانم بەس هەرە سەرەتاکان نییە. بەڵێ. ئەمەوێ بڵم کە شیعر ئەوەیە لە کۆتاییە ئەتکات بە یەکێک لە ئەستێرەکانی ئاسمان کە لە زەویش زیاتر خەڵکت تیا بژی ئەو خەڵکانی ئەتخوێننەوە خۆیان لە شعرەکان تابینەوە
ئەبن بە نیشتەجێی سەر ئەو ئەستێرەیە. چۆن دەستم پێ کرد ئەوە چیرۆکێکە هەموو جارێ ئەگێڕمەوە لە ڕاستیە ئەتوانین بڵێن سیاسەت و شعر تێکەڵی یەکتر بوون لە سەرەتاکانە بە شعری شۆڕژگێڕی دەستم پێ کرد لەبەرەوەی لە ڕیزەکانی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانە بووم. ئەو شعرانە نەک نەخوێنرانەوە نەم ئەتوانی پیشانی زۆر کەسیشی بم جورئەتێویست ئەو سەردەمانە لە من لە 1986 دەستم کردووە بە شعر نووسین و بڵاوکردنەوەی. بەڵام ئەو شعرانی کە بڵاوم کردوونەتەوە ئەو شعرانن کە سەبارەت بە خەمەکانی ژن و هەستەکانی ژنە. شعرە سیاسیەکان هەروامانەوە. دەنگی تەقا یەکەم شعری منە، باز لە شەوێکەکەم کە پێشمەرگە یەتە ناو شار و دەنگی تەقا بیستم. هەست بە ئارامیەکەم لە کاتێکا کە دەنگی تەقا ئارامی نادا، بەڵام بە ئەو سەردەمانی دیلێتی و سەردەمی بەعس سەردەمی ئێمە تیا ئەژیاین لە ژێر زەبر و زەنگە کە وەکو خێزانی خۆمان خێزانێکی ئازاردی دەبووین بەدەست بەعسەوە. ئەو ئارامی پێبەخشین کە ئامانزانی پێشمەرگە لە ناو شارە و ئازادی نزیکە. هەموو ڕۆژێ بە ئومێدی ئەو بووین چاوکەینەوە و ئازاد بووبین. واتە سەرەتا تۆ بە شعری نیشتیمانی لەبەرەوەی لە ناو کۆمەڵێک ئازاری نەتەوەی یابووی. ئەو سەردەمەش جورئەتێکی زۆری وێز بووی کە بتوانانی ینی تعبیر لە ناخی خۆت و لە ئازاری نەتەوە. چەندین شعری دیوانێک ئەتوان بڵم دیوانێکی لەو شعرانەمەیە تا ئێستا چاپیشم نەکردووە، بەڵام هەندێکیانم بڵاو کردوێتەوە بۆ نمونە دەنگی تەقەکەی یەکەم شعرم بۆ تەنانەت لەسەر گۆڕی شەهیدێک کە لە ناوچە قەدەغە کراوەکان بوو لەو سەردەمانەیە ڕۆشتین و بە جلی پێشمەرگە و بڵین جلی کوردی پیاوانەوە خوێندمەوە لەسەر گۆڕی شەهید کاکە برا. ئیتر ئەوەی کە بوو لە شعرەکانم دواتریش ئیتر دکتۆر فەریدون عەبدولبەرزنجی کێکێکە لە خزمەکانی خۆمان شعرەکانمی بینی و تەشریعی کردم کە وتی من ئەیبم بە بڵاوکردنەوە، بەڵام ئەو شعرانەت کە باز لە هەستە ژنانەکەی چونکە لە ناو دۆخە ئەدەبیەکەیە ئەم ڕەنگە لە قسەکردن و گفتوگۆ کەمە و نەک کەمە نییە. ئیتر شعرەکان بڵاو کردەوە. ئەو شعرەم کە سەرنجی خوێنەرەکانی ڕاکێشە شعرێ بوو بە ناوی ئافرەتێ بە چرپەوتی لە ساڵی 1970 لە گۆڤاری کاروان بڵاو بووە. مامۆستا کەریم شارەزا کە خەڵکی کۆیەیە یەکێ بوو لەو سەردەمانە ڕحی شاد بێ سەنەماوە، یەکێ بوو لەوانەی شعری هەڵەسەنگان شعرەکەی زۆر بەدڵ بوو. شتێکی لەسەر نووسی بووتوی ئەمە دەنگی ژنی کووردە. ئەم پێناسەیە بەسەر شعری منە دابڕا و وەکو ناساندنێکی من بوو لای خەڵک و لە گۆڤاری کاروانە بڵاوی کردەوە. هەموو ژمارەی ئەو شعرانەی لە 60 ژمارەی کاروانە بڵاو بوو بۆ هەڵی سەنگان دەبوو، لە ناویانە تاکە ژنێک کە بەستایشەوە باسی شعرەکەی کرا بۆ ئەوی من بوو لەوێەوە من ناسرام. بەڵام زیاتر من لە دۆخێکی سیاسیەوە چوومە ناو دۆخی شعرەوە. تەوانەمە هەستێکی زۆر خۆشە کە شارێکی ئاوات یعنی تۆ بناسیێنێت و ڕەنگداتەوە لە نێو خەڵکیە. زۆر باشە خات و کەژاڵ بە دەرلەوەی کە باس کرد سەرتا بە شاری نیشتیمان پەروەری و بڵێن هەستی نیشتمان پەروەری بوو. دواتر ئەم شعرانی تۆ قۆڵ بۆ نێو ئازارەکانی ژن. ئەمەوێ بزانم کەەوە شعرەکانت بەگشتی باسکردن لە ئازارەکانی ژن یاخود بەرگریە لە دەنگی مینە. لەوانەیە شعر زیاتر تعبیر بێ، ینی وتنی شتەکانە بە ئازار و خۆشی و ناخۆشیەوە توان بڵم و ئاوێنەیە کە ڕنگدانەوەی واقعەکە ئەداتەوە بە خەڵکەکە. اینجا کەسانێک ئەتوانن باشتر دۆخەکان بهۆنەوە و باسیکەن. شعرەکانش بەدەر نییە لە ڕەمزیەت سمبول پڕە لە سمبولی ئەو سەردەمانە کە بە ڕەمز باسی ژن و ئازادی و باسی زڵم و زۆر و ستەم و نادات پەروەریەکەم باسی ئەو نەهامەتی و ئەو مینەتیانی کە کوردی بەسەر ژن و بەسەر کوردیشە بەس ناوەکەی نەوتراوە لەو سەردەمانەیە. دواتر دەستم وڵاتر بوو بۆ ئەوەی بەڵام هەرگیز شعرم وەکو شیعار بەکار نەهێناوە. تەنان بۆیە ئەو کۆمەڵە شعرەی سەرەتاشم چاپ نەکردو ئێستش هەرماوە لەبەرەوەی زۆری
هەستا نیشتیمانیەکە و کە لە کۆمەڵی ڕەنجدەرانایکێ بووم لە ئەندامانی شانە نهێنیەکانی ناو شاری سلەیمانی زۆر حەماسەتی تایە زۆر دروشما لەبەرەوە بڵاوم نەکردوتەوە ئەبێ لایەنی هوەری باڵا بێت تا ئەو ئاستەی کە تۆ شعر هەر بە تەنیا بۆ کورد نانووسی من شعرەکان وەرگێڕاون بۆ 23 زمانی زیندوی جیهان چۆن وام کردووە کە ئەو شعرانە سەرنجی هەموو ئەو میلەتانە و دەوروبەری خۆمان ڕابکێشێ ئەویان کارێکی گرانە بە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری کەسەکان فراهەمە بێت. ڕاستە طبعاً شعرەکانی تۆش زیاتر هەستێکی واقعیانەی ناختە دواتر کردوتەتە سەر واقعی ژیانی خۆم لەناو وەک کەسێک مناڵیم لە کەرکووک بووە تا تەمەنی 4 ساڵی من لە کەرکووک ژیاوم و دواتر لە سلەیمانی درێژم بە ژیان و خوێندنداوە چەندین سەفەر و گۆڕانکاری شوێن لە ژیانی منە هەبووە 10 ساڵ دوور کەوتومەتەوە لە کوردستان دوایی گەڕاومەتەوە ئەمانە هەمووی ئەزمونێکی باشی بۆ من و بۆ شعرەکانم دەستەبەر کردووە. زۆر ڕاستە باسیەوەت کردکەوە خۆت بڵێن بە ئەسڵ خەڵکی کەرکووکی لەبەرەوەی لە کەرکووک لەدایک بوویتە گەر کەسێ لە هەر شوێنەکە لەدایک بێ ئەڵەن خەڵکی ئەوەیە. من بە ناسنامەش لەدایک بوونم کەرکووکە بۆیە لە هەموو ئەو کتێبانەیە کە لە جیهانە چاپ بووە 2005 بە نەرویجی کتێبێکم چاپ بووە لە زانکۆی ئۆسلۆ دواتر لە 2008 لە لەندەن لە سنتەری وەرگێڕانی شعر دیوانێکی تر بە ئینگلیزی چاپ بووە 2016 لە ئەمریکا لە واشنگتن ئەمانە و دوای ئەوە بە فارسی بە عەرەبی بە ئیسپانی بە نەرویجی بە ئەڵمانی بە سویدی بە زۆر زمانی بە هندی ئەخێر دیوانم 23 زمانە لە هەمویان نووسراوە لە دایکبوونی کەرکووک کێتوانێت ئەو لە دایکبوونە لەو شوێنە سڕێتەوە ناسڕێتەوە بەڵام بە ئەسڵ ئێمە خۆمان خەڵکی سلەیمانین و دایکم و باوکم شێخی بەرزنجن هەر سەرکەوتوو بێ ئینشاڵڵا. باسیەوەت کرد مەبەستەکەمەوە بووکەوە کەرکووک لە کوێ شعرەکانی توێ ئایا هیچ بڵێن شعرێکی تایبەتت بۆ شاری کەرکووک نووسیوە؟ پێم وایە هەمومان کاتێککە بمانوێ بگەڕێینەوە بۆ ئارامی ئەگەڕێینەوە بۆ شوێنی لە دایکبوونمان اینجا گەڕانەوە بۆ شوێنی لە دایکبوون زۆرە لە شعری منە لەبەرەوە شعری تایبەتم هەیە بۆ کەرکووک و هەروەها لە ناو زۆربەی دێڕی شعرەکانیشما وەک جۆرێک لە هێنانەوەی ئارامی دێت. زۆر باشە. خاتو کەژەڵ بەردەوام لە شعرەکانت یعنی بۆ ئەمەوەیە کەواتە با شعرێک بۆ کەرکووک بخوێن. زۆر باشە. زۆرم شعرەیە نەمزانی چی هەڵبژێرم بەڵام شتێکی بچکۆلە بۆ کەرکووک. لە کەرکووک چۆلەکە بەدەنووک لە شوشەی پەنجەرەکەمەدات باڵندەی دەنگخۆش ئەخوێنن من لەوێم و لەوێش نیم نەخشەی کوردستان بە دیوارەکەوەیە هەروەها کتێبەکانی سەرجێگای نووستنەکەم هەر بە کوردی قساکەن کەچی ژنێک لە دەرەوە بە عەرەبی و تورکمانی بانگ مەکات باڵندەیەکی پەژموردە پەڕووباڵی هەڵوەریوی باد دەیبات و لە ماڵێکی زۆر شیریندا قاپێک کاهی کە شیلەی ئیشتیاقی دڵمی پیاکراوە سپێدان چاوەڕێم دەکات. زۆر جوان بوو. جا من حەزم لە کاهیشە ئینشاءڵڵا زۆر تایبەت بوو بەڕاستی گیانەکە بەدەر لەوەی کەوا تۆ شاعیر بووی یان لەو سەردەما تێکەڵی کاری سیاسەتیش بووی من ئەمێ بپرسم کەوا تێکەڵبوونت لە کاری سیاسەت و ڕێخستن و لە بڵێن بە تایبەتی لە کاری ڕێخستنە کام قۆناغی تەمەنت بوو؟ قۆناغی هەرزەکاری هەرە قۆناغا هەستیارەکەی ژیانی ئینسانەکان لە ڕاستیە ئێمە زۆر بەنهێنی ئەو کارەمانە کرد و بە زیرەکانە لەگەڵ هاوڕەیەکمە چڕۆ خان ئێستا لە ژیانەماوە لەشی ساغ بێ و سڵاوی بۆ ئەنێرم تەمەند درێژ بێ بە هەردووکمان لەو شانە نهێنیە بووین هیچ کەسێ نەیەزانی کە من ئەو کاراکەم تا من ئاتەجەول بوو لە هەشتاکان من ئاتەجەولێک بوو من بە ناچاری بە دایکمم وتم نیو فەردە ئێمە بڵاوکراوی
کۆمەڵی ڕەنجدەرانم لەلایە و پێشەوەی بڵاوی بکەمەوە ئەو منعەتە جەول بووە ئێمە لە ماڵی پورێکم بووین بە پێ دایکم بەڕاکردن هێنامی وتی لە سەری فەرەکانەوە سەیرەکەین چونکە ماڵانەی شتی تیاگیرە دا ئەڕمێنرا و نەکرا ئیتر سووتانمان و گەڕینانی زۆر دۆخی ناخۆشم تووشی خێزانەکەم کردووە بەڵام زۆر نهێنی پارێز بووم تاو ئاستەی هەموو شتێکمە کردو کەس نەیەزانی لە ماڵەکەمانە لە ڕووی سیاسیەوە تەنانەت کە دواتر لە ڕۆژنامەیەکی گرنگی وەکو کوردستانی نوێ کارمە کرد زۆر کاری سیاسی سەختیشمان هەبوو و نووسینمان هەبووە بە هەمان ڕاحەتی ئەو سەرەتایانەوە کە من لە 14 ساڵیەوە چوومەتە ناو ڕیزەکانی کۆمەڵی ڕەنجدەرانەوە دواتر لە بڵین ئەو قۆناغی سەرەتا ئەوە لە کۆمەڵی ڕەنجدەرانە بووم بەو جۆرە کە زانرا لە ماڵی خۆمانە باشتر بوو ینی دۆخەکەی منیان زانی کە چۆنە دواتر لە شعرا دەرکەوتم لە ساڵی 1970 یەکەم دەرکەوتنی من بوو بەجلی کوردیەوە 15 شعرم خوێندەوە لە هۆڵی ڕۆشنبیری خەڵکی زانی شعرەکانم شتێ بۆنی نیشتیمانی و هینیان لێت خەڵکێکی زۆر هاتن بۆ کۆڕەکە ئەو باش بوو بۆ ناساندنی من لە سلەیمانیا دوایی من لە نەوەیەکە وەک دەنگێکی خەمبار بۆ خوێندنەوەی ژیاننامەی شەهیدەکان لە یەکەم ڕادیۆیە کە لە سلەیمانی دانرا دوای ڕاپەڕین لەویا کاروانی شەهیدانم بەرنامەی شەهیدانم هەبوو دواتر ئیتر نەودوو چوومە ڕۆژنامەی ئاڵای ئازادی وەک پێیامنێر و دواتر لە نەوەسیەوە تا 2007 من لە کوردستانی نوێ لە پەیامنێرێکی بچووکەوە دەستم پێ کرد تا بەڕێوبەری نووسین هەموو جۆرە کارەکانی ڕاگەیاندنم کردووە دواتر لە دامزرانی کورساتەوە تاکو 2008 من بە بەردەوامی بەرنامەم هەبووە ئامادەکار و پێشکەشکاری کۆمەڵی بەرنامەی دیار و سەرکەوتوو بووم لەو سەردەمانەی خۆیان هەمیشە سەرکەوتوو باسیەوەت کرد لە ئەو کاتێکە لە ڕەخسنەکانە بوو یعنی کەم کەسێ زانی زۆر بەهێنی هێنی کاری ڕەخسنەکانتان کردووە یعنی ئێوە لەو کاتەیە کە ئەوها بەنیهێنی و کەس نەی ئەزانی لەوێ کارتان کردو چۆن کار و چالاکیەکانتان ئەنجام زۆر بوو بۆ کەچ زۆر سەخت بوو ینی من شعرێکم هەیە 27 ساڵ خۆکوشتن 27 ساڵ لە خۆکوشتن لەوێ باسەکەم کە لە شەوێکی بارانە کە هەموو دنیا قوڕە چۆن جزمەیەکی تاکە و تاک لە پەلەپەلیە ینی تۆ پێڵاوی تاکە و تاک جزمەیەکی تاکە و تاکم لە پێ کرد و ڕۆشتوین بۆ هەڵانی بەیاننامەکان بۆ ماڵەکان ئێمە بەرامبەر ماڵەکەشمان قوتابخانەیەک بوو کە سەر قوتابخانەکە پڕبوو لە جاش بۆ کچێک زۆر سەختە بەڵام من کچێکی بەرچاو بووم قژێکی درێژی جوانم هەبوو گرنگیشم بە خۆم ئادا کەسێک تەسەوری ناکرد خەریکی کاری سیاست بم یعنی کەسێک بیبینێ مایە ئەیوت ئەمە هیچ خەیاڵێکی کوردایەتی لە سەریان نییە خۆم دەرناخست بەو جۆرانە بەڵام هەر نزیکەکان هەمویان ئەیان زانی کە ئێمە خەریکی چین چونکە لە زۆر هەڵوێستا هەمیشە ژوا بووم لە کارەکەما تا ئێستش ئەزانم لەکوێیە چی بڵم ئێمە جار هەبووە ئەڕۆشتین بۆ تاقیکردنەوەی چەک لە شوێنان یعنی کچی زۆر چاونەترس و ئازا بووین هی سەردەماکەی خۆمان دواتریش کە ئێستا دوایی ئازایەتی لە نووسینە ئازایەتەکەی ئێمەیان بینی کە ئازایەتی من لە وتنە ئەبینن دڵنیا بن لەوەی ئازایەتی کردارە یەکەم جار لە پێشە کردارەکان بووە ئێمە زۆر دڵگەرم بووین بۆ ئازادی بۆ ئەم ڕۆژانە کە هاتووە لە کاتێکە لەوانەیە ئەم سەردەمانە سەردەمی ئێمە نەبن ئێمەیە کە هەموو ڕۆح و ژیان و گەنجێتی و توانەکانی خۆمان بەخشیوە بەس هەمیشە شۆڕگەر ڕاستەقینەکان هیچ شتێکیان ناوێ هاتنە دی ئومێدەکەیان نەبێ لە دنیاە من ئومێدەکەم هاتۆتە دی بەڵام هێشتا ماوە یانی زۆر جار کورد بەرەو پێش ئەڕوا و دواتر ئەگەڕێتەوە لە بەرەوەی دوژمنەکانی زۆر زۆرن لەبەرەوە هەر ئومێ دەمێنێ لە دڵما وەکو کوردێک وەک لە دایکبوویەکی کەرکووک وەک شاعیرێک کە خەونم زۆرە
لەو سەردەمەشا هەناسەدانی ئازادی زۆر یعنی قورس بوو بەرتەسێک بوو ڕاستە من چەندین شعرم سانسۆر کراوە یەکەم دیوانم ڕەت کراوەتەوە چاپ نەکراوە لە سەردەمی باسە زۆر باشە کەژاڵ ئەحمەد ناسراوە بەردەوام لە میدیاکانەوە لە زۆربەی فستیڤاڵەکانە یاخود لە کۆڕێکی شعریە ئەبینرێی لەبەر چاوی بەردەوام ئەبینین کەژاڵ ئەحمەد زۆر با جوانی دەرئەکەوێ هەمیشە بۆ شێوازێ عنی هیچ نەگۆڕاوی منە مێ بزانم کەوا نهێنی ئەم جوانمانەوەیە چییە بۆچی بەردەوام عنی بەو شێوازێ عنی هیچ گۆڕانکاریەک بەسەرتا نەهاتووە هەمیشە کە ئەم قسانە ببیستم هەستەکەم لە ناخی جوانی کەسەکە خۆی ڕوانینی جوانە بۆیەوە ئەم بینێ ئەیگینە تەمەن و تەجروبەکان زۆر لە ئینسان ئەگۆڕن بێگومان هەریەکەش جوانی خۆی هەیە هەر تەمەنێکەر لە شوێنێک بەڵام تەسەورەکەم کە شاعیرەکان یا ئەوانەی بە عشقێکەوە ژین ئەو ڕنگدانەوە ڕۆحیە لەسەر ڕوخساریانە بێ لەوانەیە وەکو خەڵکێکی تر ئەوەی ڕەنگی داوەتە لەسەر ڕوخساری تۆ پێ دەچێت ئینشەڵڵا هەمیشە ئەوە بە جوانی ئەمێنیتەوە ئەوە لە جوانی خۆتە زۆر باشە ماوەیەک دابڕیت باشە دواتر گەڕایتەوە بە دیوانێکی شعریت بە ناوی زمانی باڵندەم دەزانی بەم دیوانە توانیت دووبارە پەیوەندیت لەگەڵ خوێنەرەکان تا دەست پێ بکەیتەوە من پێشتر گەڕابوومەوە یعنی دانەبڕابوو هەر لەو کاتانەیە کە 10 ساڵ لە ئەردەن ژیام لەو 10 ساڵەیە دیوانێکم چاپ کرد بە ناوی من دەبێت خۆم بسمیل بکەم دواتر لە 2019 زمانی باڵندەم دەزانی چاپ کرد کەواتە دووەم دیوانی منە دوای دابڕانەکە چونکە ئەم شعرەش ئەم دیوانەش زمانی باڵندەم دەزانی چەندین شعری تایە کە لە خوارەوەی نووسراوە عەمان کە لە عەمان نووسراون و هەروەها من دەبێت خۆم بسمیل بکەم زۆری لە شعرەکانی عەمان تیە و لە هەندێک شعر کە پێش ڕۆشنەکەم نووسی بووم ئێستاش من دیوانێکی ترم ئامادەیە بۆ چاپ بە ناونیشانی دەمکوژێنیتەوە بۆی دابگیرسێم و هەروەها کتێبێک بە ناوی لە شانشینەوە کە باز لە ئەزمموی منەکات لە ئەردەن و باسی کوردەکانی ئەردەنەکەم ویشەکانی خۆم لەوێ وەک کەسێک کە بێگومان کوردایەتی خۆم لە بیر نەچۆت لەوێش ڕێکخراوێکی ڕۆشنبیریمان دامەزران کوردی ئوردونی و هەروەها یادەکانی نەورۆزمانە کردەوە و کوردەکانی ئەردنمان کۆ کردەوە بە هەروەها تیپێکی هەڵپەرکێمان دامەزران کە بەشداری فستیڤالە گەورەکانی عەمان و ئەردەن بەگشتیانە ئەکرد ئێستاش تیپەکە ماوە ئیتر هەندێک کاریشم کردووە لەوێ بەڵام زۆر تیشێک نەخراوەتە سەری ئەگەر ئەو کتێبم بڵاوکەمەوە بێگومان دەرەکەوێت کە لەوێت چیمەکە زۆر باشە باسی ئەوت کرد کە پێش ئەوە بڵێن دیوانێک هەبووە بە ناوی خۆم بسمیل بکەم من ئەمە بزانم من دەبێت خۆم بسمیل دەبێت خۆم بسمیل بکەم ئەمە مەبەستی پشت ئەم شیعرە چییە؟ مەبەستەکان زۆر هینی غەڵەتی بۆ کراوە تەفسیری غەڵەت طبعاً خۆ بسمیلکردن لە کوردەواریە هەیە تەنانەت جار هەیە بە خۆڵ حاجەتیان بسمیل کردووە وانە باسی تەطهیرە یعنی هەموو کەسێک پێویستی بەوەیە جار هەیە ئەچی لە بەردەمی دووشێک ئاوەستی ناژڵی من خۆم پاکەمەوە هەستەکانم لە خەمێک لەسەری نیشتووە لە تاوانێک کە ئەسڵەن خۆشم نەم کردو لە دەوروبەرم لە من نیشتووە لە هەر شتێک یعنی ئەگەر شعرەکە بخوێنیتەوە زۆر جوان لەو مەبەستە ئینسانیەتی ئەگەی کە هیچ پەیوەندی بە هیچ واقع و هینێکەوە نییە کە پێوەی تەنیا بۆ مەبەستە نەرێنێ نییە کە خەڵک بەو جۆرە بیری لێ ئەکاتەوە بەو جۆری کە بە ئەرێنیەکەیە کە چۆن ئەچیتە بەرباران ئەبۆچی خەڵک حەزی لێ لە بەربارانە بوەستێ زۆر شتە شواتەوە لێی تەطهیرە ئەو هینە لە زۆر شوێن یعنی چی پێڵێن خۆ بسمیلکردن لە کوردەواریە هەیە
بەس ینی ئەوەی کە کووردە بە کوردی پەتی باشە زانێ خۆ بسمیلکردن چ معنایەکی هەیە وشەیەک بووە من زۆر لەسەر زۆر وشەوەستاوم هەمیشە دیوانەکانم ناونیشانەکانیان گفتوگۆی دروست کردووە مەسەلەن زمانی باڵندەم دەزانی ینی زۆر کەس بەجددی زمانی باڵندە دەزانی یانی خەڵکی زۆر بەجددی ڕۆژنامە نووس بووە دیداری لەگەڵ کردوم توی بەجددی ئەمە ئەوە بزانم تۆ زمانی باڵندە ئەزانی یان بەندەری بەرمۆدا خەڵک زۆر پرسیاری کردوێت وتەکانی وتن چۆن وتنی هەیە ئاوێنەم شکان ئەڵە بۆ ئاوێنەی شکاندووە هەموو هینەکانم دیوانەکانم ناونیشانەکانی پرسیاری دروست کردو زۆر باشە سەبارەت بەو هەموو تێبینیە ئەو هەموو بڵین پرسیاری کە سەبارەت بە ناونیشانی شعرەکانت ئەکرێ هیچ ڕوونکردنەوە وەڵامدانەوەیکت هەبوو بۆیان شاعر نابێ ڕوونکردنەوە بە شتێ بێت ڕەنگینجا شاعر نابێ ڕوونکردنەوە بدات لەسەر چکە تۆ بۆ یەک سەردەم نانووسی لەم سەردەمەیە لی تێناگەن لە سەردەمێکی ترا باش لی تێگەن یعنی ئەو سەردەمانەی کە شاعرە گەورەکان شتیان نووسیوە دواتر نرخی ئەو نووسین و کتێبانە زانراوە ئەوەش لەبیر نەچێت کە من مینەم لە وڵاتی ئێمەیە کە قڵەمی مینە کەمە و ئەوەشی هەیە خۆی نانووسێتەوە ناوێرێ خۆی بنووسێتەوە کە ژنانە نووسیت ئەبێ چاوەڕوانی زۆر 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 لێکدانەوەی هەڵە و تەنانەت ڕەخنە و هەڕەشە و تانە و بوختان و هەمووی ریزیکە بەڵام منە بە جۆرێ لە خەبات تێگەیشتم هەر لە سەرتاوە ئەمە بوونی منە و بوونی میلەتەکەشمە ناوی من و میلەتەکەمە چێتە ئەجیندای وڵاتانی ترەوە یعنی خەڵکێک من بخێنێتەوە ئەزانێ شعری من تا کوێ ڕۆشتووە کە شعرەکان ڕۆشتووە ناوی کوردیش لەگەڵیا ڕۆشتووە بۆچی ئەوە نابینن منە توام تەحەمولی هەموو تانە و دژمنایەتیەکان بکەم لەسەر ئەو کوردبوونەی ئەگەیانمە هەموو دنیا زۆر ڕاستە ژنی ئازابێ بەرگی هەموو شتێک بگرێت کە دەستی بێ شۆڕژ برد ئازادی لە پێناو کۆمەڵەشت بۆ ژنایەتی ئەبێ قوربانیش بدات من هەموو جارێ ئەڵێم ئەو ژنەی لە کۆڵانێکایە نەخوێندەوارە قسەی پێوترێ بۆچی یەکێکەیەتە مەیدانەکەەوە و دەسەکا بە کارکردنی سەربەرزانە کە قسەی پێوترێ پێی ناخۆش بێ ئەبێ ئەوە بزانێ لەبەرەوە نییە کە ئەو لەو میدیایە کارەکە لەبەرەوە نییە ئەو گۆرانی بێژە لەبەر ئەوە نییە کە شاعیرە نووسەرە بەڵکو ژنێک جاری وایە هیچی نەکرێ لە کۆڵانەکەیە جوانترە لە دراوسێکی قسەی پێوترێ باشترە لە دراوسێکی قسەی پێوترێ لەبەرەوە پێت ئاسایی بێ ژنی ئازایانی هین مەبە ئەمە وا لێ نەکا بچیتە دواوە میلەتەکەمان پێویستی بە ئیشکردنی ژنیش و پیاویشە بەس بەڵام بەسەر بەرزانە و ناوی ژنی تیالەکە دار نەکەی لە ئیشەکەتە خۆی بپارێزێ بە هەموو جوڵێک زۆر ڕاستە خەتو کەژاڵ تەوان بە هەڵبژارنی خۆت پێم خۆشەگەر بەرهەمێکت ئامادە بێ بۆمان بخێنیتەوە من شارێکی نوێم هەیە شارێکی نوێم هەیە فۆلۆوەرێکی ساڵی 3000 هەمیشە پێش سەردەمەکانی خۆمەکەوەم ئەمەژێکێکە لە شارانە دەی منش ئاماژەم پێکرد هەمیشە و شەینی و دانسقی ئەدەبی بەکارێنێ لە شارستان فۆلۆوەر یعنی متابع فۆلۆوەرێکی ساڵی 3000 ئەگەرچی لەو کەسانە نیم لە لاپەڕی یەکەمی کتێبەکانیانە نووسن پێشکەشە بە کوڕەکەم کچەکەم هاوسەرەکەم لەبەرەوەی کەنی من لەوانش نابم دەنووسن بۆ ڕۆحی بۆ گیانی بۆ یادی شەهیدان کە ئەوان بە نرخترینی خۆیانیان بەخشی بێ کام وشە کام دیاری بارتەقای خۆنویستیەکەیان دەبێت هەرگیزیش لەو ژنانە نیم و لەو ژنانەش نابم کە ناوی تەنیا خۆشەویستێکی ئەبەدی دەخەنە پاڵەوانی شعرەکانیان لەبەرەوەی ئێوەشوانین هەروەها چونکە من جارێک لە نەسلی پەپولە و دەیان جار لە نەسلی هەنگەکان بووم بەڵام دەتوانم سوێند بخۆم ماڵی قەسیدە بە گوڵی وەنەوشە دەڕازێنمەوە تا کلیلەکەی بەتەنیا پێشکەشی
تۆ بکەم هەر هێندەش نا سناپچاتی دیارنەمان و نەمری لەگەڵ ئایندەدا دەکەم یوتیوبەری خۆشەویستیم و دەزانم ساڵی 3000 ئەوین دەخاتە جامخانەی مۆزەخانەوە شیعریار دەرگای ئەو زیندانەی بۆ ناشکێ یاری شیعر بار دەکات و دڵی دەشکێ ئەگەرچی لەو شاعیرانە نیم دەیان کتێب ڕەوانەی چاپخانە دەکەن کەچی هەندێک لە شیعرەکانم پێ زیادن بەدەست من بێدەیان نێرم بۆ دۆزەخ نەک بۆ ئاستانەی بەردیدەی بەرینی خوێنەرەکانم فۆلۆوەرێکی ساڵی 3000 کورد لە ساڵی 3000دا لە لێواری لە ناوچوونە سرودی ئەی ڕەقیب دەڵێت هەوڵ دەدات ئەو هەموو سامانەی دەیاندات بە کچانی سیلیکۆن و بە مادەی هۆشبەر و کرێکاری ئەسیوبی بیدات بە کارگەی دروستکردنی فەرش و دۆشاوی تەماتە و زەیتی زەیتون ئەمە خەونە خۆ لەوانەشە هەر نێتە دی کورد فۆڵەوەرێکی ساڵی 3000 و نازانێ کلیک لەسەر سربەخۆیی چۆن دەکرێت ئەوین دەخرێتە جەمخانەی مۆزەخانەی جیهانەوە شیعریار دەرگای ئەو زیندانەی بۆ ناشکێ یاری شیعر بار دەکات و ناوی خۆی بیر دەچێتەوە خۆتان بۆ ئەو ڕۆژانە ڕابهێنن کە کوردایەتی نامێنێ نەتەوە ڕەگەز ڕەنگی پێست لە کارگەزە بەلاحەکانی لە کارگەزە بەلاحەکانە ڕۆژانە بەرهەم دەهێنرێت لەوانەیە کەسێک لە نەسلی شەغ ڕەزا یان لە نەسلی من یان تۆ لەوێ بێ لە 3000 داوادەکانی بوومە لەرزە دەزانرێن وادەی لەدایکبوون و مردنیش لەوانەیە بۆ سەدەیەک پێش و پاش بخرێن مرۆڤ لە دادگا لەگەڵ ڕۆبۆتە بڕوانامەی هاوسەرگیری مۆر دەکات مناڵ و ئاژەڵ لەسەر شقام دەخەون من وەک ئێستا لەبەر ئەوەی بەڕێکەوت ژنم ماڵ و شەقامیش دەیانەوێت بمکوژن باوەڕم پێ بکەن زانست وەک ئۆتۆمبیلی پێش بڕکێ دژی مرۆڤ خۆی دەڕوات و لە ئاکامە ڕوبەڕوو دەیشێلێ ئەی هاوار چەنە و کەسانم خۆشەوێ کەنەوەی لەدایک نەبووی 3000 ئەگەرچی دڵنیام ئەوان ناتوانن هیچ کەسێکیان خۆش بوێ فۆڵۆوەرێکی هاکراوی ساڵی 3000 نە کەس دەمناسێ و نە کەسیش دەناسم وەلێ دەزانم ئەوین بە پێی خۆی دەچێتە ناو جامخانەی مۆزەخانەوە بەداخەوە شعریار دەرگای ئەو زیندانەی بۆ ناشکێ دەستخۆش هەر بژیت زۆر تایبەت بوو خاتو کەژەڵ لەو سەردەمەی ئازاین کەوا مام جەلال بەردەوام پاڵپشتی ژنانی کردووە تۆش کەم تا زۆر لەوانەیە ئێوەی خانمی سەرکەوت و لە ماوەکانی ڕابردووە دەستان پێ کردو و لەگەڵ ئەو دابوون و بەرکەوتتان لەگەڵیانە هەبووە چی یادەوەریەکەت لەگەڵ مام جەلالە هەیە؟ یادەوەریەکان زۆر زۆرن ڕۆحی شاد بێ یەکێ لە پشتیوانە زۆر بەهێزەکانی ژیانی من هەم خۆی و هەم دادەهێرۆ بوون دادەهێرۆ توانم بڵم کە هەر نەک خوشکێکی گەورە بەڵکو هاوڕێشم بوو دواتر لە کارەکانم لە کورسا تا پشتیوانی گەورم بۆ ئەو سەرکەوتنانی ئەمڕۆژ باسەکرێن کە من لە 2010 تا بەرنامەی دژەباوم کردووە ئێستا باسەکرێتەوە وەک بەرنامێکی سەرکەوتوو بە پشتیوانی ئەو بووە یادەوەریەکانم لەگەڵ ڕۆحی شاد بێ هەڤاڵ مام جەلال زۆر شتی جوانی تایە یەکێ لەوانە ئەوەیە کە هەمیشە کە هاتم بۆ کۆبوونەوەکان بە سەدان کەسیشی تیا وایە و هەروەهاج بەخێربی ئەیزانی کە ڕۆژنامە نووسێکی هەروەهاج زۆر باشە ماشەڵڵا لێت هاتووە هەروەهاجیە طبعا ژن ئەگەر هەروەهاج نەبێ و جورئەتێکی باش نەبێ ناتوانێت من هەروەهاجەکەم بۆم سەردەمەکان هەڵەگرم و هەرگیز نابم بە فەقیرێکی مەڕ کە گورگ بیخوات زۆر ڕاستە هەمیشە سەرکەوتوو ئینشەڵڵا
کاتی بەرنامەکە بەرەوکەوە چێت پێم خۆشە طبعاً شعرێکمان لە کۆتاییە بەدوێت ئەمە بیخوێنینەوە بەڵام پێشەوە کۆتا پەیامی خۆتۆ گوژنێکی سەرکەوتو کە بە زۆر قۆناغی ژیانە تێپەڕێوی پێم خۆشە ئەو کەسانی کەوا ئەبنە میوان لە پرۆگرامەکەی من و کوژنێکی سەرکەوت و پەیامی خۆیان بۆ ئەو ژنانە یاخود ئەو کچانی کەوا لە هەڕەتی لاوێتین ئایانوێتەوە ئامانجێکیان لە پێشە یاخود ڕێگایەکیان لە پێشە ئایانوێ سەرکەوتوانە بەرەو ڕووی ئامانجەکان هەنگاو بنن ڕێنمای تۆ بۆ ئەو خانمانە یاخود ئەو ژنانە من حەزم بە ئامۆژگاری و ڕێنمایی نییە لەبەرەوەی باشترین شتەکانی ژیانمان ئەوانن کە خۆمان هەڵی بژێرین خۆتان هەڵی بژێرن بەڵام چاو لە نمونە سەرکەوتوەکان بکەن خەڵک با پێتان بڵێ سەرکەوتو خۆتان هەرگیز بە سەرکەوتو مەزانن بۆ ئاستەی کە ئیتر پاڵی لێبنەوە وەک هەڤاڵمان جەلالی ود لەسەر گوڵی سەرکەوتن مەخەون هەردەم سەرکەوتوبی ئەگەر ئامادەبی پێم خۆشە بە قاوەیەک لەگەڵ ئەودا کۆتای بە پرۆگرامەکە بهێنین بە خۆشحاڵیەوە فەرموو ئەمەش تازەگەریە دوێتی شار ئێمە دوێتی گۆرانیمان بیست بامەش بێ بەداهێنەر بەراسی تۆ بەتوانایی ڕەنگی خان زۆر سپاس دەکەم زۆر سپاس فەرموو قاوەیەک لەگەڵ ئەودا پیاوێکە لە چاو بەڵام حەیف ئەو ئاتەشگایە نابینێ کە لە بوونما دای خستووە و هیچ ناڵێ کەسێکە لە ڕوانین بەڵام سەیرە لە گەرمی شەیدابوونمدا هێشتا لە خۆش خۆ نەچووە و ناناڵێت قاوەتاڵەکەم بە شەکری قسەکانیەوە خواردەوە قاوە ڕەشەکەم بە ڕەنگی کاڵی چاوانیەوە هەڵدا قاوە گەرمەکەم بە شنەی دوا خەندەیەوە تەواو کرد من قاوەیەکم خواردەوە یان ژیانم لە پایانەوە دووبارە دەستی پێکرد دەمێکە لە یادم چووە دڵێک هەیە لێرەوە لە لای چەپ تای لێ دێت کاتێک گڕێ عەشق دەیبات لە بیرم نەما بوو تەمەن داوێشی باریکە بە کۆلارەیەکەوە نازانین کەی بۆ لەکوێدا دەپچڕێت ئەو دوو چاوە بەرینتر لە دنیا پیاوێکە لە سەرنج لە سیحری نیگا کتێبێکە لە ئازاری واقعی کەربەلا منیش دڵۆ پێ فرمێسکم لە بێداری و سیمایەکم پێدەچێ بە دایکی بکە پیاوێکە لە ئاستن کچێکم لە هەودا ئەوە تانێ وەختە دوو باڵم لێ بڕوێ وەختە بڕۆم و لەبەر خۆمەوە پێ بکەنم وەختە لە خۆشیاندا بمرم لەبەر ئەوەی بەتەنیا هەر لەبەر ئەوەی قاوەیەکم خواردۆتەوە لەگەڵ ئەودا دەستخۆش ئەو بێک و قاوەکەمان خواردەوە دەست خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ بم خات و کەژاڵ تەبەن ماوەیەکی کەم بەرنامەیەکی ئاوا توانین بڵین 40 دقەی بەس نییە بۆ دەرخستنی توانای کەسێکی وەکو تۆ یاخود خانم و ژنێکی ئازای وەکو تۆ بەڵام ئومێ دەکەین توانی بێتمان لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە بەم چەند ساتە توانی بێتمان کەمێک لە توانای تۆمان ئاشنای ئەو کەسانەکە بێت کە تاوکو ئێستا کەژاڵ ئەحمەد ناناسن زۆر سپاسانەکەم گەورەی تانواند هەر کەرکک و تەلەڤیزیۆنی کەرکک بۆ من تایبەتن خۆشەویستیم بۆ خۆتان و بۆ بینەرەکانتان هەیە خات و کەژاڵ ئێمە یاسای پرۆگرامەکەمان وایە هەر کەسێک دەبێتە میوانی پرۆگرامەکەم لە پای بەشداربوونی لە پرۆگرامەکە و ئامادەی خۆی بۆ بەرنامەکە قەڵغانێکی ڕێزلێنانی پێشکەشەکەین بۆ بەڕێزی شت ئەم قەڵغانەمان ئامادە کردووە دەست خۆش بە سپاس بۆ بەشداریکردنت لە پرۆگرامی پێشڕەوان لە هەمان کاتیشە ئێمە تێنووسێکمان هەیە تایبەت بە پرۆگرامی پێشڕەوان بۆ هەر میوانێکەوە ئامادابێ لە پرۆگرامەکەم یادەوەریەکە بۆ خۆم ئەمێنێتەوە و سەبارەت بە شێوازی بەڕێوەچوونی پرۆگرامەکە ڕای خۆت تێبینی خۆت وا وەکو یادەوەریەک پێم خۆشە شتێکی تیا بنووسی مەڵی خۆشەویستان یاسای پرۆگرامەکە وایە کە تێنووسێکم ئامادە کردووە تایبەت بە خۆم ئەمە وەکو یادەوەریەک بۆ ئەو میوانانەی ئەو خانمانێکەوە
من هەڵچنیان بۆ ئەەکەم و خانمانیکەوە سەرکەوتوو بوونا بێگومان بەدر لەم خانمانیکەوە بانگیانەکەم بۆ پرۆگرامەکەم خانمی زۆر سەرکەوتوو هەیە کە لە پشت پەردەون کە تاوکێسا دەرنەکەوتون بەڵام ئەوانی کەوا دێنە پرۆگرامەکەی من ئەم تێنووسە تایبەتە بە پرۆگرامەکە و یادەوری خۆیان یاخود سەبارەت بە بەڕێوەچوونی پرۆگرامەکە چۆن پرۆگرامەکە بەڕێوەچووە تێبینی خۆیان بەگشتی لەسەر پرۆگرامەکە لەسەر من بەگشتی و لەسەر پێشنیاری خۆیان بۆ ئەوەی کە لە پرۆگرامی داهاتوە چ ژنێک ببێتە میوانی پرۆگرامەکەم سەبارەت بە کۆی ئەو بابەتانە پێشنیاری خۆیان و تێبینی خۆیان لەم تێنووسەیە ئەنووسنەوە. دەست خۆش بێ. بەڵێ خۆشەویستانم لێرەدا هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمجارەی پێشڕەوان ئومێد دەکەین لەگەڵ خات و کەژاڵ بەم چەند ساتە کە دوانتمان توانی بێتمان لە ڕێگەی باسکردنەکانی و لە ڕێگەی ئەو توانانەی کە لە قۆناغەکانی ژیانی دابڕیوە کەمێک ئاشنای توانای ئەم خانمەمان بێتانگەیان دەبێت. بیریشمان نەچێت سپۆنسەری جلەکانم سپاس بۆ بەرگدور و دیزایانی خۆر لە گەڕەکەی ڕەحیماوە لە شاری کەرکووک کە ئەمڕۆ ئەم جلە جوانانی بۆم تەنسیق کردووە. سپاس بۆ ئێوەش کە تاوکو ئێستا بینەرمان بوون تا پرۆگرامێکی دیکە و بەسەرکردنەوەی ژیانی خانمێکی سەرکەوتووی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.